ئامارەکانی نەخۆشخانەی هیوا ئاشکرای دەکەن کە توشبوونی منداڵان بە نەخۆشی شێرپەنجە ڕوو لە هەڵخشانە و بەڕێوەبەری نەخۆشخانەکە دەڵێت لە ساڵی 2021 زیاتر لە 180 منداڵ تووشی شێرپەنجە بوون. هێندێک لە هۆکارەکانیشی بۆ ماوەیی و بەکارهێنانی مادە کحولیەکان و جگەرە و نێرگەلەیە بەتایبەت لە دایکان. ئاماری ساڵی 2021 سەر پێمە زیاد لە 3000 حاڵەتمان هەبووە کە بەڕاستی پێشتر ئەم ئامارانە بەو شێوازە نەبووە. بە تایبەتتریش باسی شێرپەنجەی مناڵ بکەین، ئێمە 10 ساڵ بۆ 15 ساڵەوە پێش حاڵەتی توژوون بە شێرپەنجەی مناڵ دەگمەن بوو لە پارێزگاکانی هەرێمی کوردستان. زۆرینەی حاڵەتەکان کە ئێمە چارەسەریشمان کردو لە سەرتاوە هی ناوەڕاست و خواروی عێراق بووە، بەڵام بەس لە ساڵی 2021 ئێمە نزیکەی 180 حاڵەت لە مناڵی توژبوو بە شێرپەنجەمانە بۆ ڕاستە هەمووی هی پارێزگای سلێمانی بۆ، بەڵام بەشێکی پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان بووە کە ئەمەش ئەوە دەگەێنێ ئامارەکان لە هەڵکشاندان بە تایبەتی لە مناڵە. ڕاستە بەشێکی پەیوەندی بۆ ماوەیەوە و دەسەڵاتی کەسی تێدانە، بەڵام بەڕاستی بەشێکی پەیوەندی بەو ژیانە ناتەندروستەوەیە کە دایکان و باوکان لە تەمەنی هەرزەکاریەوە تا دەگەنە تەمەنی زەواج بەسەری دەبن. لەوانە زیادبوونی نێرگەلە، جگەرە، خواردنەوە کحولیەکان بە تایبەتی لە ئافرەتانیشدا لە تەمەنێکی هەرزەکارەوە و پیسبوونی شینگە، ینی شەر نییە ئەو دۆخە پیسبوونی ژینگەی کە بەڕاستی توان بڵێم ئێستا بوونی هەیە لە ئێستادا کاریگەریەکانی دەرکەوێت، 10 ساڵی داهاتوو کاریگەری زیاتر دەبین. شێرپەنجە بۆتە هەڕەشەیەکی جدی لەسەر جیهان و لە هەرێمی کوردستانیش بەهۆی پیسبوونی ژینگە و خواردنی ناتەندروست و بەکارهێنانی مادە کحولیەکان و جگەرە تا دێت ڕێژەی توشبوون ڕوو لە هەڵکشان دەکات. لە ساڵی 2021 لە سنووری سلێمانی 3000 کەس تووشی نەخۆشی شێرپەنجە بوون. پزیشکێکیش دەڵێت بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا ئێستا دەستنیشانکردنی شێرپەنجە ئاسانتر بووە، ڕەنگە لە ڕابردوو کەمتر دەرکی پێکرابێت تا کەسەکەی کوشتووە. زیادبوونی نەخۆشی و ڕێژەی شێرپەنجەی مناڵان سەبەبەکەی گەڕێتەوە بۆ دوو هۆکار. یەکەم لە ئێستاە تەشخیصکردن و دەستنیشانکردنی نەخۆشانی شێرپەنجەی مناڵان زۆر پێشکەوتوترە مقارنەتەن بە ساڵانی پێشوو. لە ساڵانی پێشوو لەوانەیە کاگەر مناڵێک تووشی نەخۆشی بووایە و لەوانەیە کە وەفاتیشی بکردایە نە ئەگەشتینە تەشخیصێک، لەبەرەوەی لەو کاتەیە پشکنینی پێشکەوتی پێویستمان نەبوو، لەو کاتەیە تاقیگەی پێشکەوتومان نەبوو. بەڵام ئێستا لەگەڵەوەی کە چەندەها کەمە کوڕیمان هەیە، لەبەرەوەی کە لەگەڵەوەی کە چەندەها زەحمەت هەیە لە ڕێگەی کەتی تەندروستیە، بەڵام پێشکەوتنیەکی تا ڕادەیەک نەوعی باش ڕوویاوە. ئێستا ژمارەیەکی زۆر لە نەخۆش تەشخیصەکرێ پێشەوەی کە ببێ و داتاکان کۆکرێتەوە. لە ساڵانی پێشوو لەوانەیە کە بڵم لە چەند شارەکانی تری پارێزگای سلێمانی مەسەن لە کۆیە، لە ڕانیە، لە هەڵەبجە ئەگەر نەخۆشێک هات و تووشی شێرپەنجەش بووە خەڵک پێی نازانی، بەڵام ئێستا هەموو داتاکان لە یەک شوێنە کۆکرێتەوە. لە چەند ساڵی ڕابردوو هیچ حاڵەتێکی توشبوون بە شێرپەنجە لە نێو منداڵاندا تۆمار نەبووە. لە دوای 2010 حاڵەتەکان زیادیان کرد، هەرچەندە بەشێکی حاڵەتەکان هی خوارو ناوەڕاستی عێراقن، بەڵام لە سنووری سلێمانیش نزیکەی 60 حاڵەت تۆمار کراوە. پزیشکان دەڵێن هۆکارە بۆ ماوەیەکان و خواردنەوە کحولیەکان و جگەرە لەلایەن خانمانەوە هۆکارن بۆ شێرپەنجەی منداڵان. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.